لە درێژەی بانگەشەی لیستی ١٤٧ مەڵبەندی دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەری هەر یەک لە بازنەکانی ناحیەی کۆڕێ و قەزای شەقڵاوەی بەسەرکردەوە. بەرپرسی مەڵبەندی دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەری دەڵێت لە ڕابردوودا ئێمە لە نێو خەڵک بووین، پارێزەری دین و ژینیان بووین، بۆیە لەلایەن هاوڵاتیانەوە پێشوازیەکی باش هەیە. لە درێژەی هەڵمەتی هەڵبژاردننی خۆمان لە چوارچێوەی مەڵبەندی دەوروبەری هەولێر هاتووین سنووری ناحیەی کۆڕێ و قەزای شەقڵاوە بەسەرکەینەوە. ئەمڕۆ ئەو دوو کاندیدە بەڕێزەش لەگەڵمان بەشدارن، ئەندازیار مەریەم و مامۆستا شیلان کە دوو کاندیدی کارا و کاریگەر و لێوەشاوەنە. ئیدی ئێمە لە نێو خەڵکین و دەمانەوێتن لە نزیکەوە خەڵک بدوێنین و بەرنامەی لیستەکەمان بۆیان شی بکەینەوە. زۆر سوپاس بۆ خوا کە ئێمە لەبەر ئەوەی پەرێزمان پاکە ڕابردوویەکی پاکمانێ هەمیشە لەبەرەی خەڵک و لە هەمیشە پارێزەری مافەکانی خەڵک بووین. خەڵک پێشوازیمان دەکاوە، خەڵک لوتف و ڕێزی زۆرە. ئێمە بەردەوامین تا ئەو ساتە وەختەی کە بانگەشە دەوەست هەمیشە شار و شارۆچکە و بازار و خەڵک بەسەر دەکەینەوە. کاندیدی ژمارە 5 و کاندیدی ژمارە 10 لیستی ١٤٧ کۆمەڵ باز لەوە دەکەن ئەو پێشوازی لەلایەن خەڵکەوە لێمان دەکرێت بەڵگەیە لەسەر ئەوەی بەشێک نەبووین لەو خراپەکاری و گەندەڵیەی لە 3 دەی ڕابردوو کراوە. ئەمڕۆکە بانگەشەی ١٤٧ کۆمەڵی دادگەری دەستمان پێ کردو لە شەقڵاو و کۆڕ سواز بەخوای گەورە خەڵکیش بە شوێ پێشوازێکی گەرمان لێ یەکەن ئینشەڵا بە گروتینێکەوانە هیواداریم بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەنە سەر لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری پشتیوان بەخوای گەورە کاری باش و کاری چاکتر لە پەرلەماندا بکەین. بە تەواوی شێوازەکانی بانگەشەکردن لە بۆ لیستەکەمان لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری خەڵک بەرەو ڕووی لیستەکەی ئێمە دێ لەبەر پێشوازی گەرمی لێ دەکات لەبەرەوەی لیستی ئێمە لیستی کۆمەڵی دادگەریە لیستێکە کە لە 32 ساڵی ڕابردوو بەشدار نەبووە لە بە تاڵانبردنی ژێرخان و سەرخانی هەرێمی کوردستان، بەشێک نەبووە لە فرۆشتنی خاچی هەرێمی کوردستان. کۆمەڵی دادگەری کوردستان بە دروشمی ڕایاندەگرین لە ڕێگەی ئۆرگانەکانیەوە درێژە بە هەڵمەتی بانگەشەی نێو بازاڕ و ماڵ بە ماڵ دەدات، هاوڵاتیانیش بە گەرمی پێشوازی تیمەکانی بانگەشەی کۆمەڵ دەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.